چەند خولەکێک لەمەوە پێش یاری نێوان هەردوویانەی هەولێر و هەندرێن لە خولی نایبی کوردستاندا کۆتایی هات. بۆ وەرگرتنی دوایین زانیاریش لە هەولێرەوە پەیامێرمان حسێن محەممەد دوایین زانیاریمان پێدەدات. کاک حسێن سڵای خوا دەبێت. سڵای خوای گەورە لە تۆ ژیڤان. بەڵێ دوایین زانیاریمان لەسەر یاری نێوان هەندرێن و هەولێر ئەگەر پێ بدەی کاک حسێن. بەڵێ کاکیوان وا دیارە کەمێک پێشێستا یاری هەردوویانەی هەندرێن و هەولێر لە گەڕی حەفدەی خولیان نایبەکانی کوردستان بە کۆتایی هات بەبێ گۆڵ بۆ هەردوویانە کە لەو یاریەدا یانەی هەندرێن تاڕادەیەک ئاسیلیانی هەولێر باشتر بوو لە جێمی دوم بە تایبەتی چەندین هەڵی ئاسانی بۆ ڕێکەوت نەیتوانێت گۆڵ تۆمار بکات لە دوا خولەکان تۆپێش ئێستوندا وەروە تۆپێک کە گۆڵپارێز کە دەتوانین بڵێن پاڵەوانی یاریەکە ڕێباز محەممەد تۆپەکەی دێنە و لە بەرامبەر دایانی هەولێریش چەند هێرشێکی هەبوو بە تایبەتی یاریزان دیارڕەحمان کە لەگەڵ گۆڵچیمایەوە نەیتوانی گۆڵ تۆمار بکاتن ئەمە تێکرای هێرشەکانی یاریەکە بووم دەمێ ڕاستەخۆ بچمە لای کاپتنی یانەی هەندرێن مامۆستا فەرەنگ مامۆستاگە بەگشتی باسی یاریەکە بکەی دوای ئەوەی لەگەڵ یانەی سلێمانی بە دوو گۆڵ شکستان خوارد لەم یاریەژە ناو یاریگەی خۆتان بەرامبەر بوون یانەی هەندرێن لەم ساڵ ئاستی وەک پێویست نێوەرەوە ئەنجامەکانیش کە لە کۆتاییەکانی ڕزبەندا پێتان وایە بۆ یاریەکانی داهاتوو چی بکەن تاوەکوتوان ئاستان بەرز بێتەوە. سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان بە خێراتتان دەکەم. بەڕاستی یاریەکەی ئەوڕۆ لەگەڵ یانەی هەولێر دەتوانم بڵێم یاریەکە بە شێوەیەکی گشتی لە ناوەڕاستی یاریەکە بوو لە ناوەڕاستی یاریگا بوو لەبەرەوەی هەردوو فەریق یەک شارینە حماسەتیان پێوە دیار بوو بەڵام لە خولەکانی کۆتایی کە نابژیوان سێ خولەکی ئیزافیدا یانەکەمە دەتوان بێم دوو فرسێ معاققی گۆڵسواندی لەدەستدا ئەو یاری تۆپ پێشە جاروێ گۆڵ دەبی جاروێ گۆڵ نابی. الحەمدوللا نەتیجەکە تەعادل و قسمەتی خوای گەورە بوو خاڵێکمان هینا بەنسبەت فەریق کەشمان بەڕاستی فەریقەمان بە شێوەیەکی گشتی باش یاری دەکاتن بەڵام ئەنجامەکانمان وەک پێویست نییە و گۆڵ درەنگ تۆمار دەکەین. ئینشاڵڵا بتوانین لە یاریەکانی داهاتوو ئەم خەلەلە چارەسەر بکەین و بتوانین سێ خاڵ بۆ فەریقەمان بەدەست بێنین بۆ فەریقەمان زیاتر لە ڕێزمە بستە پێشەوە. دەستخۆش مامۆستا ئێستاش دەستمە لای کاپتنی یانەی هەولێر دیارڕەحمان ئەویژەگە لەگەڵماندا بێ بەگشتی باسی یاریەکە بکاتن کاک دیار لە یاریەکە ئاستێکی نەتوانانی ئاستێکی بەرز پێشکەشکردن لە یاری ڕابردوو لە دێربی هەولێر لەگەڵ برایەتی 5-2 بردبووتانەوە هۆکاری چی بوو لەو یاری نەتوانانی ئاستێکی بەرز پێشکەش بکەن. بسم الله الرحمن الرحیم بەڕاستی یاریەکە ئەوڕۆکە دەتوانم بێم شەوتێکم وەکو پێویستنەوە بە شەوتی دووەم یاریەکە زۆر خۆش بوو لە هەردوو لە هازمان بوو زیاتر یانە هێندرێن نێزیک بوو لەسەر کەوتن بەسەر حەمداوە شکر گۆچەمان بەڕاستی زۆر باش دەستخۆشی لێ دەکەم بەخۆت زانی دوو فەریقی یەک شابڕێک یاریکردن زەحمەتە هەندە یاریزانش لایەنە هێندرێن پار ساڵانی ڕابردوو لایەنەکەمان تۆپیان دەکرد بەڕاستی یاریەکە زۆر بە حەماسەت بوو. بەس فەریقی ما شەوتی دووەم ڕاستە ینی بڕێک لە ڕووی لیاقە پێوەمان دیار بەستوانیمان الحەمدوللا وشکر کۆنتترۆلی یاریەکە شەوی دووەم بکەین بەس دەقانی ئاخری توانیمان لە ڕووی هەزمێکی هەرگەڕاوە نەماتوانی گۆڵ تۆمارکەین هەندرێنش شەنس یاوەری نەبوو لە پاش ختوڕێمە دەیتوانی گۆڵ تۆمارکە بەس الحەمدوللا وشکر بە هەر حاڵ نقطەك بۆ هەردوو لە زۆر باشە چونکە بۆیانە هێندرێن بەخۆزان لە دوا ڕێزبەندیە فەریقی مەش بەخۆزانی فەریقمان یاریزانەکان نەغلەبی گەنجن دەستخۆشانێ دەکەم میوادارم یاری داهات و سەرکەوتم بەدەستبێنین. دەستخۆش سپاس بۆ دیار بەڵێ پێشەو یاریە یانەی هەولێر بە 20 خاڵ لە پلەی حوتەمدا و یانەی هەندرێنیش بە 16 خاڵ لە پلەی دێمدا و بەڵام دوای تەوابوون یاریەکە هەردوویانە خاڵێکیان پێبڕەوە یانی هەولێر کۆی خاڵەکانی بوو بە 21 خاڵوە یانەی هەندرێنیش کۆی خاڵەکانی بوو بە 17 خاڵ لە یاریەکانی تریژ یانەی زێرەڤانی بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە ببوورە برایەتیش لە یانی کەرکوچی بردەوە 2 یانی زێرەڤانی 3 بێک لە یانەی پێشمەرگەی سلێمانی بردەوە. بەڵێ دەگەڕێمەوە لای تۆ. بەڵێ حسێن دەمەوێت ئەوە لە تۆ بپرسم کە وەک دەزانین ڕکابەرێکی بەهێز دەنەن هەردوویانەدا هەیە هێڵی هێرشبردنی هەردوو لە ئاسیان چۆن بوو؟ بەڵێ بەگشتی هێڵی هێرشبەری هەردوویانە ئاستیان وەک پێویست نەبوو نیانتوانی هێرشەکان بقۆزنەوە بتوانن گۆڵی پێتۆمارکەن وەکو یاریەکانی ڕابردویان کە یانی هەندرێن هەرچەندە شکستی شێنەوە بەرامبەر یانی سلێمانی بەڵام 2 گۆڵی تۆمار کردبووە یانی هەولێر 5 گۆڵی تۆمار کردبوو بەڵام لەو یاریە هێرشبەرانی هەردوویانە ئاستیان لاواز بوو نیانتوانی هێرشەکان بە ئاسانی بقۆزنەوە گۆڵ تۆمار بکەن. زۆر سپاس بۆ حسێن محەممەد پەیامێرمان لە هەولێر.